چیرۆکی پشتگیان لە دەستدانی سەهەند ئەحمەدی تەمەن 17 ساڵ ئاشکراکرا. مادەی هۆشبەر چ پەیوەندێکی بە دۆسیەی گیان لە دەستدانی سەهەندەوە هەیە؟ چیرۆکەکە لە ڕاگەیەندراوێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانیەوە دەست پێ دەکات. ڕاگەیەندراوەکەی پۆلیس نووسی بووی ڕۆژی 26 دەی 2022 هاوڵاتیەک تەقەی لێکرا و بریندار بوو. تۆمەتبارانی ڕووداوەکە هەڵهاتن. هێزەکانی پۆلیسی سلێمانی لێکۆڵینەوە و بە دواداچوونەکانیان بۆ دۆزینەوە و دەستگیرکردنی تۆمەتباران دەست پێ کردووە. دوای لێکۆڵینەوەکان توانرا هەردوو تۆمەتبار لەلایەن بنکەی پۆلیسی سەرچنارەوە بدۆزرێنەوە و دەستگیر بکرێن. دوای دەستگیرکردنی تۆمەتباران هەواڵی گیان لە دەستدانی سەهەند بڵاو بووە کە تۆمەتبار بووە بەپێی مادەی 405 لە فەقەرەی 31 لەلایەن دادگاوە. مادەکە تایبەتە بە بریندارکردنی هاوڵاتی بە هەر بیانوێک بێت و ئەو مێرمنداڵەش پێشتر بە چاک هاوڵاتیەکی بریندار کردبوو. بەپێی زانیاریەکانی پلەی پێدەچێت بەکارهێنانی مادەی هۆشبەر پەیوەندی بە گیان لە دەستدانەکەیەوە هەبوو بێت، چونکە سەهەندی 17 ساڵ پێشتر بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراوە و زیندانی بووە. پلەی زانیوێتی سەهەند ئەحمەد چەندین دۆسیەی گرتنی هەبووە بە تۆمەتەکانی دزیکردن، هەڵگرتنی چەکی بێمۆڵەت، ڕێگریکردن، تەقەکردن و بەپێی بەڵگەنامەیەکیش کە دەست پلەی کەوتووە. پێشتر بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر سزا دراوە و دوای تەواوکردنی ماوەی سزادانەکەی ئازاد کراوە.